لا پێناو ڕێخستنی کاری تەکسی لە کوردستاندا وەزارەتەکانی ناوخۆ و گواستنەوە گەیاندن بڕیاریان داوە هەر پارێزگایەک لۆگۆ ڕەنگ و شریتی تایبەتی خۆی دەبێت. شۆفێرانی تەکسی لە پارێزگای سلێمانی 6 مانگ مۆڵەتیان هەیە تا شریت و لۆگۆ بۆ تاکسیەکانیان وەربگرن. بە پێچەوانەوە دوای ئەو ماوەیە هیچ شۆفێرێک بۆی نییە داوای وەرگرتن پێشکەش بکات. ئێمە بۆ تەکسیەکانی ناو شاری سلێمانی ڕەنگی شینمان داناوە بۆ لەزگەکان و لەزگەی تەکسی خەتەکانیش ڕەنگی قاوەیە و ئێمە لە ناو شاری سلێمانیە نزیکەی 27,000 تەکسیمان هەیە کە هەڵگری تابلۆی پارێزگای سلێمانین لەگەڵ ئەو تەکسیانەی کە سوورسپین و ئەو شۆفێرە بێڕەزانەی کەوە تەکسیان پێ و هەڵگری تابلۆی دوهۆک یا هەولێرن ئەوانە ئەبێ لە پارێزیەکانی خۆیان کار بکەن لەبەرەوەی سەرەتای ئەو ئۆتۆمبیلانە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی ئەو پارێزگاراندا هەیە. ئەو پرۆژەیە لە ماوەی 6 مانگە لەمڕۆ دەست پێکە هەتا 6 مانگ برایانی شۆفێر دەتوانن سەردانمان بکەن بە مەبەستی پێدانی فۆرم و پڕکردنەوەی دوجار شریت و لۆگیان پێن. دوای ئەو بەروارە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کەوا داواکاری پێشکەشکە بە مەبەستی هێنانی تەکسی گەڕۆک بۆ ناو شاری سلێمان. شۆفێر دەبێت فۆرمێک لە هەرێک لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی و بەڕێوەبەراتی بەڵگەی تاوان و ئاسایش پڕ بکاتەوە. دوای پڕکردنەوەشی فۆرمەکە بگەڕێنێتەوە بۆ بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی. لەسەر مەرجەکانی شۆفێری تەکسی بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی ئاماژەی بەوە کرد دەبێت شۆفێر ساڵانی ئۆتۆمبیلەکەی بە ناوی خۆیەوە بێت و نابێت فەرمانبەری پلە 1 تا 6 بێت. ئەو مەرجانە یەکەمیانە بێ و کەسە ئۆتۆمبیلەکە ساڵیانەکەی بە ناوی خۆی بێت هەڵگری مۆڵەتی شۆفێری گشتی بێت دانیشتووی سنووری پارێزگای سلێمانی بێت و نابێت موچەخۆری میری بێت و ئەو کەسانێک کە موچەخۆری میرین و لە مەدەنیە ئیژەکەن ئەوانە هەتا دەرەجە 6 ڕێگا پێدراون بەڵام لەوە زیاتر ڕێگان پێ نادرێتکەوە کاری شۆفێری تەکسی بکەن. بەپێی ڕێنمایەکان شریتی تەکسی بۆ هەولێر ڕەنگی سوور و بۆ سلێمانی ڕەنگی شین و بۆ دهۆکیش ڕەنگی ڕەش دەبێت. هەرچی پارێزگای هەڵەبجەیە ڕەنگی تایبەت بەخۆی بۆ دیاری نەکراوە و شۆفێرانی ئەو پارێزگایش ڕەنگی شینی پارێزگای سلێمانی وەردەگرن. بۆ تاکسیەکانی دەرەوەی شاریش ڕەنگی قاوەیی دیاری کراوە و هەموو تەکسیە کۆدێکی تایبەت بەخۆی هەیە کە سەرنشین دەتوانین لە هەر حاڵەتێکی نەخوازراودا کۆدەکە وەربکرێت و سکاڵا لەسەر شۆفێرەکەی تۆمار بکات. لە هەرێمی کوردستان زیاتر لە 95,000 تەکسی بوونی هەیە. کاری بەخشینی شریت و لۆگۆ بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دراوە و لە پارێزگای سلێمانیش کۆمپانیای کافرۆش لۆگۆ بە تەکسیەکان دەدات و لە بەرامبەر پێدانی لەزگە و شریت 18,750 دینار لە شۆفێران وەردەگرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.